فكر اللاعب. دوای وەرزێکی پڕ لە ڕکابەری و زەحمەت یعنی پێشمەرگە ئامادەکاریەکانی بۆ وەرزی نوێی خولی نایە عێراق دەست پێ کردوتەوە. تیپەکە ئەمساڵ بە پلانێکی جیاواز و تێکەڵێک لە یاریزانانی خاوەن ئەزموون و لاوی بەهرەمەند و پلان بۆ هێنانی یاریزانی پیشەگەر هەوڵ دەدات پێگەیەکی شایستە لە خولەکەدا بەدەستبێنێت. یعنی پێشمەرگاکە لە وەرزی ڕابردوو ڕوبەڕووی فشارێکی زۆر بووەوە و لە هەفتەکانی کۆتاییدا توانیمانەوە مسۆگەر بکات دەیەوێت بە سروەرگرتن لە ئەزموونی ڕابردوو لاپەڕێکی نوێی هەڵبداتەوە و بە سەرپەرشتی ستافی ڕاهێنەری نیو و بە پاڵپشتی دەستەی کارگەڕی ئامادەکاریە فەرمیەکانی تیپەکە لە 25 مانگی ڕابردووە دەستیان پێکردووە بۆ ئەوەی بە باشترین شێوە بۆ ڕکابەریەکانی ئەم وەرزە ئامادە بن. بدينا الموسم ان شاء الله بدايه طيبه ان شاء الله. سپاس بۆ خوا سەرەتایەکی باشمان لەم وەرزەدا دەست پێ کردووە و پێم وایە ئەم وەرزە یەکێک دەبێت لە وەرزە جیاوازەکان. لە یەکەم بینینماندا بۆ تیپەکە دەردەکەوێت کە یاریزانی خاوەن بەهرە و گەنجی زۆر باشمان هەیە کە ئەتوانن دەستکەوتی باش بۆ یانەی پێشمەرگە بەدەست بێنن. پێم وایە یانەی پێشمەرگە ئەمساڵ بەنیازی پێشکەشکردنی ئاستێکی بەرزە و دەبێتە یەکێک لە ڕکابەرەکان بۆ بەدەستێنانی بلیتی سەرکەوتن بۆ خولی ئەستێرەکان. نامانەوێت لە هێنانی یاریزانی پیشەگەر پەلە بکەین چونکە پەلەکردن لە هێنانی یاریزانی بیانی کێشە دروستەکات. تیپەکەمان سپاس بخوا تا 16 یارزان تیپی پارمانەتەوە سێ چوار یارزانی کورد کە لە دەرەوەی نادی ئیمساڵ یاریان کرد وامان کرد یارزانەکان کوردەکان باشەکان کۆکەینەوە. کیزم ساڵمان ستایل نادی پێشمەرگە بۆگۆڕین هەموو ساڵ لەگەڵ نادی پێشمەرگە جوان یاریەکەوە باش یاریەکەوە بە نازانم چی پاسات یاریەکە و یعنی بۆ یەکە یاری جوان جوانە بەس وەکو حماست بۆ بردنەوە تووزە کەمتر بوو. ساڵ ستافەکەم هێناوە شەڕەکەم بۆ خاڵک. کارگەڕی و دەستەی هونەریانەکە بڕیاریان داوە بەهێشتنەوەی زیاتر لە 15 یاریزانی سەرەکی وەرزی پێشوو بەمبەستی پاراستنی لێکتەگەیشتن و هاوسەنگی ناو یاریگا و لە پاڵەمەشدا یانەکە چەند یاریزانێکی کوردی خاوەن ئەزموونی بۆ ڕیزەکانی گواستۆتەوە و مەرجە 5 یاریزانی لاوانیش بەشدار بن لە ماوەی داهاتووش 3 یاریزانی پیشەگەر دەگوازێتەوە کە نرخەکەیان زیاتر لە 10,000 دلار دەبێت. وڵی گەڕامەوە ینی پێشمەرگانی من بۆ تموحە گەڕامەوەتەوە ینی پێشمەرگە بۆ سەرکەوتن قسەشم لەگەڵ ستافی ڕاهێنەران و ئیدارەیە کردووە یعنی یەکێ لەو مەرجانە کە گەڕامەتەوە بۆ سەرکەوتن بێ ڕاستی ئینشەڵا هەموڵێکی خۆمانە دێم توانین سەرکەوین ئەم ساڵ. وەرشی پێشمەرگە هەم بە ئیدار و هەم بە ڕاهێنەر و یاریزانەکانیشۆ بڕیاریراوە کە ئینشەڵا تموحمان سەرکەوتن بێ بە خولی محتەریفین ئیدارش تەواو پشگیری تەواوی کردوین و کە مەبەستیان و ئامانجیانەوەی ئینشەڵا سەرکەوت بووین ئەمساڵ بۆ خولی محتەریفین. سەرەڕای ئەوەی ئەرکیانەی پێشمەرگە لە مۆرزەی خولی نایب ئاسان نابێت بەڵام هاوکاری نێوان دەستەی کارگەڕی و ستافی ڕاهێنەران و یاریزانەکان هیوایەکی نوێی لای هەندرانی یانەکە دروست کردووە و ئامانجی سەرەکی تیپەکە لە ئێستادا پێشکەشکردنی ئاستێکی جێگیر و ململانێکردنا بۆ سەرکەوتن بەرەو خولی ئەستێرەکانی عێراق. هێشتا زیاتر لە 1 مانگ بۆ دەستپێکردنی خولی نایب عێراق ماوە بەڵامیانی پێشمەرگە ئەمساڵ هەرزوو ستافی ڕاهێنەرایەتی و کۆمەڵێک یاریزانی باشی کۆکردوتەوە تاکو لە وەرزی نوێی خولی نایب عێراق بتوانێت ڕکابەری گەشتن بە خولی ئەستێرەکانی عێراق بکات و ئامانجی سەرەکی یانەکەش بەدی بهێنێت کە گەیشتنە بە ڕیزی یانە گەورەکانی عێراق. مەڕوان تالیب کەناڵی پەیام سلێمانی